ڤایرۆسی ئایدس HIV بەردەوام مەترسیەکی جدی تەندروستی لەسەر کۆمەڵگای جیهانی دروست دەکات. بەپێی ئامارەکان تەنیا تا کۆتایی مانگی ئەمساڵ 87 حاڵەتی نوێی دەستنیشانکردنی ڤایرۆسەکە لە هەرێم تۆمار کراوە. بە مەشکۆی گشتی حاڵەتەکان گەیشتۆتە نزیکەی 150 حاڵەت. هەموو کەسێک کە داوای مانەوە ئەکا لە کوردستان پێش ئەوەی ئیقامی پێ بدرێ ئەبێ بێت پشکنین بکە. هیچێک لەو پشکنینانە پشکنینی HIVە. ئێمە بیانیەکان هەر هەمویان پشکنیان بۆ ئەکرێ. ئەگەر پشکنینەکەی نێگەتیڤ بوو واتە هەڵگەری ئەو ڤایرۆسە نەبوو ئەوە بەڕێوەبەرایەتی نشینگە ئیقامی ئەیاتێ و ئەو کاتە شەکەی بە طبیعی ئاڕوا. بەس ئەگەر لە حاڵەتێکە هەڵگەری ڤایرۆسەکە بێت طبعا دوای ئەوەی کە پشتڕاست دەکرێتەوە لە تاقیقەکەی ئێمە چکە لای ئێمە تەنها یەک ڕەت پشکنینی بۆ ناکرێت، چەند جارێک پشکنینی بۆ ئەکرێت، چەند ئامێرێکی جیاواز هەیە، چەند ڕێگەیەکی جیاواز هەیە بۆ پشکنینەکە بۆ ئەوەی تەواو دڵنیابینەوە لەوەی کە ئەو کەسە هەڵگەری ئەو ڤایرۆسەیە. ئەو کاتە کە پێوترێت تێستی کۆنفێرمی پێوتێ کۆنفێرمێشنی بۆ ئەکرێ بۆ تێستەکە بۆی تەواو دڵنیابینەوانێک کە هەڵگەری ڤایرۆسەکەیە. دوای ئەوە ئەو نەخکە و کەسە بیانیە دیپۆرتی وڵاتەکەی خۆی ئەکرێتەوە و ئیقامی پێ نادرێت. پسپۆرانی بایۆلۆژی جەخت لەوە دەکەنەوە کە دەستنیشانکردن و چارەسەرکردنی ئەم نەخۆشیە تێچوویەکی زۆری دەوێت. بۆیە خێرایی لە دەستنیشانکردنا زۆر گرنگە. ئەرکی هەمووانە کە خۆپارێزی بکەن و خۆشیاری تەندروستی بڵاو بکەنەوە بۆ پاراستنی کۆمەڵگا لەم مەترسیە گەورەیە. PCR جگەل لەوەی کە بۆ دیتێکشنەکە بەکار ئەهێنرێت لە هەمان کاتە بۆ فۆلۆ ئەپ بەکارێنرێ. عنیی بۆ نمونە ئەگەر کەسێک ڤایرۆسی HIV یان HCV HBV هەبێت کە یەکەم جار تەشخیص کرا پێویستی بەوەی 3 مانگ جارە فەحسەکەی بۆ دووبارە بکرێتەوە بۆ ئەوی لەسەر ئەو نەتیجەی بزانین ئایا زیای کرۆیا کەمی کرۆ دکتۆرەکان لەسەر نەتیجەی PCR-ەکە بە بڵێن عیلاجی بۆ دانێن و فۆلۆ ئەپیەکەن. شارەزانی تەندروستی ئاماژە بەوە دەکەن کۆکارەکانی توشبوون بەم ڤایرۆسە مەترسیدارە بە پلەی یەکەم پەیوەندی با سێکسی نامەشروع و ناتەندروستەوە هەیە. جگە لە بەکارهێنانی ئامێری تیژ و دەرزی هاوبەش پێویستە هاوڵاتیان هۆشیاری خۆیان لەبارەی ئەم نەخۆشیەوە بەرز بکەنەوە و خۆیان لە هەر هۆکارێک بپارێزن کە مەترسی توشبوونیان لەسەر دروست دەکات. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.